ئێمە دەمانەوێت هەموو کەسێک پێش هاتنی زستان پێکوتەی دژی ئەنفلۆنزای پێ بگات. بۆ ئەو مەبەستەش پرۆگرامێکی فراوانمان دەست پێ کردووە بۆ بەهێزکردنی سیستمی بەرگری. ئامانجمانە یەکەم هەنگاو قوتابیانی قۆناغی سەرەتایی تا 11 بۆ 12 ساڵیش بگرێتەوە، دواتر ژنانی دووگیان و خەڵکی سەر و 65 ساڵ. بەم کارەشمان دەمانەوێت لەگەڵ هاتنی زستان خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانیمان بپارێزین، چونکە هێشتا هەڕەشەی شەپۆلی دووەمی کۆڤید ماوە. بەڵام ئەگەر هەموو کەسێک پێکوتەی خۆی دژی ئەنفلۆنزا وەرگرێت، فشار لە سەرکەرتی تەندروستیمان کەم دەبێتەوە. پێم وایە ناوەڕاستی ساڵی داهاتوو ڤایرۆسەکە تێدەپەڕێنین، بەڵام دەبێت ڕاشکراویش بم لەگەڵ خەڵکی و پێیان بڵێم هێشتا قۆناغێکی سەختمان لە پێشە بۆ کۆنتڕۆلکردنی ڤایرۆسەکە و قۆناغێکی سەختی ئابووریشمان لە پێشە. بەڵام تەواو دڵنیام کە تێیدەپەڕێنین و زۆر باشتر لە جارانی لێدێتەوە. Social distancing measures really does depend on our ability collectively